هەرێمی کوردستان بۆ شاری سلێمانیەکەین دەستخۆشی لە کاکشەق ئازاد دەکەین کە جەنابی ئەو پەیوەندی دروست کردووە و لێرەوە سوپاسی هەموو ئەو بەڕێزانەکەین کە هاوکارن بۆ ئەوی کەوا بتوانن هەرێمی کوردستان بەرەو ئابوریەکی بەرەو پێشەوە بەرن. ئێمە ئەو پێشەتی هاوردن ئەمکارن کوردستان وێڕای بەخێراتن و دانیشتن لەگەڵی ئێمە بۆمان ڕوون بۆەوە کەوا ئۆکرانیا لەم کاتەدا پەیوەندی بازرگانیەکانی دەست پێ کردوتەوە و بەڕێزی باڵوێزی ئۆکرانیا کە هاتووە بۆ ئەوەی کەوا لە نزیکەوە لەگەڵ هەم پێشەتی هاوردنەکاران هەم ژووری بازرگانی دابنیشێ بۆ ئەوەی کەوا ڕوونکردنەوەیشی تەواو بدا دەربارەی ئۆکرانیا کە لە ئێستادا مەجالێکی باشی هەیە کەوا بتوانێت کاریان لەگەڵا بکرێت. ئێمەش وەکو هەرێمی کوردستان پێش ئەو ڕووداوەی کەوا بەسەریان هاتبوو پەیوەندێکی بازرگانی چاکمان هەبوو و لە هەموو ڕوویەکەوە ئێمە ئەمانتوانی کاریان لەگەڵا بکەین و ئەندامانمان لە میانەی ئەو گەشتە بازرگانیانەی کە کردبوومان بۆ پێشەنگا و کۆنگرە بازرگانەکانی ئۆکرانیا پەیوەندێکی زۆر تونند و تۆڵ دروست بوو و تواندرا بوو زۆر لە کاڵای ئۆکرانی لە بازاری هەرێمی کوردستاندا ببیندرێ و کاڵای کوالیتی بەرز و نرخی گونجاو. لە ئێستاشدا بەڕێزی هاتووە کەوا زیاتر هانمان بدا بۆی کەوا بتوانین ئێمە پەیوەندی بازرگانیەکانیان لەگەڵا دروست بکەینەوە و بتوانین لە میانەی ئەو پێشەنگا و کۆنگرە بازرگانیانی کە خۆیان هەیەنە و لە ڕێی سەفارەتی ئۆکرانیاوە کە لە بەغدایە بتوانین ئێمە گەشتەکانمان بە ئەنجام بگەیەنینەوە. بۆیە ئێمە دووبارە بە خێراتنیەکەین و دەستخۆشی لە کاکشەق ئازاد دەکەین جەنابی ئەگەر ڕوونکردنەوەش بدا دەربارەی ئەوەی کەوا گەشتەکەی بۆ هەرێمی کوردستان بە ئەنجام گەیاندووە. Good morning, ladies and gentlemen. First of all, I would like to greet all of you with Ramadan and Nowruz, and would like to express special thanks to Sheikh Mustafa for his words and time that he and his team grant me today to have an opportunity to talk with you. سەرەتا بەیانیتان باش بەڕێزان زۆر خۆشحاڵم کە لێرم و لە سەرەتایە ئەمەوێت پیرۆزبایی مانگی ڕەمەزان و جەژنی نەورۆز لە بەڕێزتان بکەم. هاوکات سوپاسی تایبەتم بۆ بەڕێز کاشی مستەفا وەکو سەرۆکی جێتی هاوڕێ و ناردنکاران بۆ ئەو کاتی پێی بەخشینەوە بۆ پێشوازە گەرمەی کە لێی کردین لە ئەمڕۆدا. Okay, now is better. Fine, fine. Having this opportunity to share with you the current situation in Ukraine, I would like to pay your attention, to attract your attention to that fact that Ukraine now combating against Russian invaders develops business, and our finance system works as usual. Our business and business opportunities gives opportunity to our partners to join not only to the practical business but to new business technologies like digital technologies, like interactive technologies. In this regard, Ukrainian digital platform which calls Nazovni is very useful for developing business. ئەمە ڕوونکردنەوەی بدەم کە لە بابەتە بازرگانیەکە وڵاتی ئۆکرانیا کە بەهۆی ئەم بارودۆخەی کە بەسەری هاتووە نەوەستاوە لە بابەتی کاری بازرگانی و بە پێچەوانەوە بەرەو پێشچوونی باشتری بەخۆیەوە بینیوە و یەکێک لەو پلاتفۆرمانی کە حکوومەتی ئۆکرانیا دایناوە بابەتی بە ئەلکترۆنیکردنی کارە بازرگانەکانە کە ئێستا لە ژێر ناونیشانێکی وەکو نافسی دایاناوە کە ئەتوانن کارە بازرگانەکانیان لەگەڵ وڵاتانی تر زیاتر گەشە پێ بدەن و زیاتر پەرەی پێ بدەن. Ukraine and Kurdistan has traditional business ties and relations.
majority of Ukrainian imported goods to Iraq were from Kurdish territory, from Kurdistan. And Kurdish business people are were and I believe will be very active to promote our bilateral economic relations. پەیوەندی بازرگانیەکان لە نێوان ئۆکراینیا و لە نێوان هەرێمی کوردستانە پەیوەندیی دوور و درێژترە وەک لەوەی کە ئێستا هەبێت و بە دڵنیاییەوە لە بابەتی هەناردەی بابەتە ئۆکراینیەکان بۆ هەرێمی کوردستانە بازرگانەکانی ئێرەش هاوکات دەستێکی باڵیان هەیە کە ئەم پەیوەندیە بەردەوامە لە نێوان ئۆکراینیا و هەرێمی کوردستانە. Kurdish businessmen and Ukrainian businessmen know each other very well, and from previous time we had very active exchange of our delegations, our business projects, and I believe that we should resume the same tradition, and having a new opportunity will develop it. بازرگانە ئۆکراینیەکان و بازرگانە کوردەکان هاوبەشێکی زۆر باش بوون و هاوبەشێکی زۆر باشن و پەیوەندی باشیانەیە باش لە یەکتی ئەگەن لەم ڕوانەوە لە ڕووبابەتی بازرگانیەوە ئاڵوگۆڕە بازرگانەکان هاوکات بەردەوامە ئێمامانەیە زیاتر گەشە بکە و زیاتر پەری پێ بدرێت. I'm very thankful to Sheikh Mustafa that he confirms readiness and interest of Kurdish business to develop relations with Ukraine in different spheres of activities. وهاوکات سپاسی بەڕێزگاکە شێخ مستەفاکەم بۆ ئەو ڕێنمونی بۆ بەرچاوڕوونیانەی کە ئەمانداتێ لە بابەتی پەیوەندیە بازرگانەکان لە تەواوی سێکتەرەکانی بابەتی بازرگانیە لە نێوان هەردوولادە. The guarantor of developing Ukrainian business and relations in business sphere is not only law of European Union, the other developing countries which Ukraine now is looking to join, but also the battlefield result of Ukrainian armed forces. لە بابەتە بازرگانەکەیە ڕێگە و با بڵێن یاساکان ڕێگر نابن لە کاری بازرگانی لەگەڵ ئۆکرانیا و بۆی کە ئێستا هەنێ بابەتی یاسایی هەیە لە وڵاتە ئەوروپیەکان کە پیادە ئەکرێت بۆیە وڵاتی ئۆکراینیاش بەردەوامە لە کارە بازرگانەکانی خۆی ئەمە پشتەستور بە هێزەکانی ئەمنی وڵاتی ئۆکراینی. Because of results which Ukrainian armed forces achieved in Black Sea, we resume opportunities for logistics, and now we are able to use these logistics opportunities in Black Sea as well. لەو کاتی کە جەنگ پاڵین دەست پێکرد بوو ئێمە لە ڕێگەدەریاکانمان لێ داخرا و بەڵام بە هەمانجیان بە هاوبەشی و پشتیوانی هێزە دەریایەکانمان و هێزە ئەمنیەکانی ئۆکراینیا توانیمانە ئێستا ڕێگەدەریاکان بکەینەوە و هاوکات ناردنەدەرەوەی کاڵەکانمان لە ڕێگەی دەریاوە هەر بەردەوامە و ئێستا زۆر بەهێزە. I believe that for business very important issue is personal relations. That is why my visit here is not only for visiting some official institutions, but also a business union which headed by Sheikh Mustafa, and to have a personal contacts with businessmen of Kurdistan. لە بابەتی بازرگانیان من بڕوام بەوەیە کە پەیوەندی دۆستانە و پەیوەندی نزیک کاری زۆر باشترەکە لە بابەتە بازرگانەکە بۆیە سەردانی من ئەمڕۆ بۆ یەکێتی هاوردۆ ناردنکاران تەنیا ئەوە نییە کە سەردانی دامەزراوەیەکی فەرمی بکەم لێرە بەڵکو بۆ ئەوەیە کە ئاڵوگۆڕی زانیاریەکان بکەین و ڕوبەڕوو لەگەڵ یەکترا دابنیشین. Ukrainian businessmen are ready to establish business companies and business relations here in Kurdistan, and we had talked with our colleagues and the present member of a union about this opportunity. وهاوکات ئێمە لە دانیشتنی ئەم ڕۆمانە باسی پەیوەندی و دروستکردنی پەیوەندی و دروستکردنەوەی دووبارە و پەیوەندیە بەهێزی نێوان هەرێم و ئۆکرانیا کە ئەمڕۆ لە دانیشتنەکەمانە لەگەڵ بەڕێز جەنابی کاشێ مستەفا هاوکارەکانی لێرە توانیمان قسەی لەگەڵ لەسەر بکەین جارێکتر. And once again, you'd like to mention that Ukraine have opportunity, capacity, and the most important desire to
develop a business with Kurdistan. The guarantor of all these things could be, of course, both sides, and we believe that we will achieve results only in our mutual cooperation. ئەمە هاوکات جاریشتر دڵنیای ئەوەتان بەمەوە کە لە بابەتە بازرگانەکەیە ئۆکرانیا دەستکراوەیە و لەگەڵ هەرێمە دیسان ئەوێت کە ئەم پەیوەندیە هەبێت و گرنگی ئەمەش هاوکاری نێوان هەردوو لایە کە بکرێت لە نێوان هەم بازرگانەکانی ئۆکرانیا و هەم بازرگانەکانی هەرێمی کوردستان. In this regard, I would like to say once again, thank you for your attention. I believe that you will deliver this message and fact of our today meeting to business community of Kurdistan. And I'm looking for your questions if you have. بۆیە جارێکتر من سواسی سەرجەم ئەم بەڕێزاناکەم کە لێرن و میدیاکان کە لێرن چکە هاوکارێکی باشن و دڵنیام کە ئێوە گەێنەری ئەم مەسەجەن کە ئێمە ئەمڕۆ لێرە دانیشتنمان لەسەر کردووە لە بابەتە بازرگانەکەیە کە ئەتوان بیگەێنن و ڕوونکردنەوەی لەسەر بدەن. و ئێستا شەگات پرسیارێکتانە بێت لە خزمەتتان. سەبارەت بە کردنەوەی خودفڕۆکخانەی ئۆکرانیا لە هەرێمی کوردستان بەیەکێ لە پرسیارەکان هەروەها چەندێک ئاسانکاری یەکەن بۆ بازرگانان بۆ لەدانی پیزە پێیان هەروە لە ڕووی هاوردەکردنی دانەوێڵات ماوەکانی ڕاودەوە دەزانین هاوردەکردنی دانەوێڵات بە ڕێگەیاوی کەمێک ورد بێسا وەگەشتووە بەچی ئایا ئەم پەیوەندیە هەیە لەو ڕۆ لە ڕووی بازرگانی بۆ دانەوێڵ هەروایانێت زیاتر پەیوەندیە بازرگانەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان لە چی وارێکدا About two questions. First question is about opening the consul of the Ukraine in KRG in the Kurdistan region. Yes, this is a very important question, and as you know, previously Ukraine had honorary consulate, but now Ukraine is looking for opening a consulate, perhaps general consulate. The form of this diplomatic mission is now discussing on this issue to discuss. But really, we already looking for this step. وەکو لای بەڕێستان ڕوونە لە ماوەکانی ڕابردووە ئۆکراینیا لێرە لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی هەبووە بەڵام ئێستا کار لەسەرەوە کرێت کە کۆنسوڵخانی فەرمی ئۆکراینیا لە هەرێمی کوردستان بکرێتەوە ڕێکار و ڕێکشوێنەکان کاریان لەسەر کراوە و بەردەوامن کە بکرێتەوە ئینشاءڵڵا. The second question about getting the visas, Ukrainian visas to the Kurdish people or the Kurdish businessmen, how it is going to be? As I mentioned, we have many forms, modern forms of cooperation. You know that previous time problem of visa was connected not only with some limitations or immigration issue, but also with bilateral relations, level of relations. That is why visa, it is a final step for making mutual meetings, if I may to say so. In this regard, I would like to ask your assistance to help Ukrainian businessmen to come to Kurdistan. Now, to come to Kurdistan, Ukrainian businessmen have to receive visa also. And I believe that issuing a visa, it is bilateral relations, not only unilateral. In this regard, it is the same problem with Ukrainian businessmen to receive visa to come here. لە بابەتی پێدانی فیزا وەکنی فیزا لە ئۆکراینیا ئەمە بەدڵنیایەوە بۆ هەر وڵاتێکی تر کۆمەڵێک ڕێکشوێن ڕێکاری یاسایی خۆی هەیە کە وەرگرتنی فیزا کۆتا ستێپیانە بێت بەڵام ئێمە شاوشێوەی ئەم بازرگانانی کە لە هەرێم داوای فیزا ئەکەن ئێمە شاوشێوەی ئەوان ئەگەر بازرگانێکی ئۆکراینی بێتە هەرێمی کوردستان بە دڵنیایەوە ئەویش فیزای پێویستەکە ئەمیش چەند قۆناغێکە بێ بیبڕێتە فیزاکە بەدەستبێنێت بۆیە ئێمە پێمان خۆشەکەم پەیوەندیە لە ڕووە ئابوریەکەیەوە یان لە ڕووە بازرگانەکەەوە بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت تا بازرگانەکانی ئێمەش بتوانن لێرە بە شێوەیەکی ئاسان فیزایان دەستکەوێت و بتوانن بێن لێرە کارەکانیان بەردەوام بکەن. We make opening a consulate in Kurdistan
It is Ukrainian step to release a problem of this issue that you asked. و هاوکات ئێمە بەکردنەوەی کۆنسولخانەکەمان کۆنسولخانی فەرمی ئۆکرانیا لە هەرێمی کوردستان ئەبێتە هۆی ڕەوانەوەی ئەم ناڕەحەتیانە لە وەرگرتنی فیزەکانە. The relations, business relations between the Ukrainian and KRG, what's the most business? The most important issue, it is legislative base. We have to sign a number of agreements. One of them, for example, avoiding of double taxation. Another is securing investment. There are a number of documents that we have to sign on the federal level. بابەتی ئەم کارە بازرگانیانە ئەمە پەیوەندی بە کۆمەڵێک ڕێکار و ڕێوشێنەوە هەیە کە ئەبێ بکرێت بۆیەوە هاتم کە جوابی نایەوە. ئێمە داواکاری بێ بازرگانانی ئێمە بێ ئەوە بتوانین شتێک داوایان لێکین زۆربەی خواردەمەنی بووکەوە کارمان لەگەڵا کرد. ئێستا لە ناقی باشەی باسی لە پێش شەڕی رووسیا و ئۆکرانیا زۆربەی و بەرامانەی کە هاتن لە ئۆکرانیا و وەرەمی کوردستان بەرەمی خۆراکی بوون. دوای شەڕ نرخەکان بەرز بوونەوە. ئێستا نرخەکان نرخی بەرەمە خۆراکیەکان لە ئۆکرانیا چیان لێهاتووە لێ دەشتا ڕادەیەک وەندەی ئێوەگەیرێتیان تاڕمی زبوونەتەوە. نرخەکان بۆ لەمەودووە چۆن دەبن و لەگەڵ ئەوەشدا هەواڵەی بازرگانی ئۆکرانیا لەگەڵ هەرێمی کوردستان یاخود عێراق پێش شەڕی چۆن بۆ ئێستا چەندێک؟ After the end of the war between Russia and Ukraine, the price of the goods, most of the goods, the products, exactly all the foods, goes up. Also in Kurdistan region and Iraq. And how it is about the prices now? The Ukrainian goods inside the Ukraine and also for the outside of the Ukraine. Also, the second question is what's the how many? I can see like a number for how many million or billion dollars is exchanging or importing exporting between Ukraine and Kurdistan region. Regarding your question, first of all, there is not a war between Ukraine and Russia. There is war of Russia against Ukraine and against civilized world. And this is Russia who opened this war in 2014, starting occupying Ukrainian territories like Crimea and others. The full invasion started 2 years ago. And it was unprovoked invasion. That is why there is no war between Ukraine and Russia. It is a war of Russian invaders against Ukraine and other civilized world. That is why some problems which globally happens, it is because of Russia started a war and full invasion against Ukraine. Talking about prices and how it will be in future, you know, this is just a market issue. We are not speculating about something virtual. Let us finish this war and we will understand the situation. Currently, Ukraine suffers because of our arable land decommissioned by mines and explosions and simply environmental damages. لبابەتی ئەمی کە ئێوە باسیەکەن شەڕی بینی رووسیا و ئۆکرانیا بەڕاستی ئەمە شەڕی بینی رووسیا و ئۆکرانیا نیە ئەمە شەڕێکە کە لەلایەن رووسیا و دەست پێکردەوە سەپێنراوە بەسەر ئۆکرانیا و ئۆکرانیا تێوە بلێنراوە نەکەوەی کە ئۆکرانیا خوازیاری شەڕیان لایەنێک ببێت لە دەستپێکردنی شەڕەکە بە پێچەوانە خۆی شەڕەکە لە ساڵ 2004ەوە رووسیا دەستی پێکردووە و لە ساڵی 2021ەوە سەپاندوێتی بەسەر ئۆکرانیایە و بە ناچاری ئێمە دووچاری شەڕەکە یان گیرۆدەی چوونە ناوەی ئەم شەڕە بووین. واکات لە بابەتی نرخەکانەوە ئێمە چاوەڕی کۆتایی هاتنی ئەم بارودۆخە ئەکەین کە بارودۆخەکە کۆتایی پێات و ئاسایی بۆ کاتە ئەتوانین لە بابەتی نرخەکانەوە قسە بکەین چکە ئەمە شتێکە کە بازاڕە بەرز و نزمی دەکات. The question also related to Kurdistan-Ukraine business relations. Kurdish people are very active to deal with Ukrainian enterprises, and most of Ukrainian products origin from Ukraine come to the
Iraqi market via Kurdistan. For example, Swiss, Russian company located in Kurdistan, and it distributes product made in Ukraine through the whole territory. Pharmaceutical companies, the same, located in Kurdistan. Most of companies who present Ukrainian products located in Kurdistan. لە بابەتی ئاڵگۆڕی بازرگانیەوە ئاڵگۆڕی بازرگانی یان با بڵین بازرگانە کوردەکان پەیوەندیی زۆر باشیان هەیە لەگەڵ ئۆکراینیا کە تا ئێستاش بەردەوامە پەیوەندیەکان هێشتا نەپسراوە بەردەوامە بەڵام لە دوای بابەتی ئەم شەڕەوە ئەتوان پێتان بڵێم کە زۆرێک لە خودی کۆمپانیا ئۆکرانیەکان ئێستا لە هەرێمی کوردستانن کە هەر لێرە بەرهەمەکانیان بەرهەمەهێنن. ئەستەم خۆش